بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت خۆشحاڵین لە ئەڵخەی سێهەم و کۆتایی دیدار و گفتوگۆکەمان دێنە وڵاتان بۆ تەواوکردنی تەوەرەکانی دواتری ئەم دیدارە لەگەڵ بەڕێز برزوو علی هەژار کارژێڕی پێشووی مەکتەبی سیاسی حیزبی سوسیاسی دیموکراتی کوردستان و وەزیری پێشووی گواستنەوە و گەیاندن لە ساڵیادی شەهیدان کاردۆگەڵاڵی و علی هەژاردا بەرزان دواتەوەری دیدارەکەمان قسەکردنە لەسەر هەڵوێست و ڕۆڵی نەوە و خانەوادەی ئەم شەهیدانە لە درێژدان بە خەبات و بەردەوامیدان بە ڕێبازەکەی ئەوان لە نێوڕوتی سوسیالیستی و پاشان وەفای شۆڕش و هاوڕێ شۆڕژێڕەکانیان سەبارەت بە نرخاندن و بەرزڕاگررتنی ڕۆڵ و خەباتی شەهیدان و تێگەیشتن لە چەم کومانە و ڕەهەندە فراوانەکانی شەهید بوون و ژیانفیدایی لە ئەدەبیاتی شۆڕش و دنیابینی و بیری سیاسەکانی ئێمەدا بۆیە ئایا شەهید تەنها و تەنها مڵکی حیزب و لایەنێکە یاخود گەل و میلەت دەپرسین گەر دوژمنانی گەل ئەوانیان گۆڕۆن کرد ئەی دۆستەکانیان چیان کرد کاک برژیان دیسانەوە بەخێر بێت بۆ بەرنامە خۆشحاڵ بووین بە ئامادەبوونت کاک برزوو من پێم خۆشە سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم کە هەڵوێست و ڕۆڵی خانەوادەی شەهیدان علی هەژار و کاردۆگەڵاڵی لە پاش شەهید بوونیان و درێژەدان بە ڕێبازەکانی ئەوان چۆن بوو لە چۆ سەرچاوی کرد وڵا خۆشبەختانە لە هەردوو بنەماڵی هەردوو شەهید بەردەوام بوون بە بەردەوامی هەبووە لە خەبات بۆ ڕزگاری گەلی کورد بەڵام بەکو بیر و ڕای جیاجیا هەرێکە لە ڕێکخراوێکی سیاسی یا لایەنێکەوە خەباتەکەی درێژە پێدا بێ پێم وایەوەش بیر و ڕایکی ئازادە بۆ هەموو کەسێک ئێوە بنەماڵی ئێوە من خۆم بە شخصی خۆمدا ناوەڕاستی ساڵی هەشتاکان پەیوەندی بە ڕێخستنی حیزبی سۆسیالیست کردووە وەکو ڕێخستنی نهێنی کارم کردووە تا ڕاپەڕین لە ڕاپەڕینیشا بە شێوەیەکی بەرچاو و بەشداری تەواوم بووە لە چەندین ئۆرگانی جیاجیای حیزبی سۆسیالیست کارم کردووە لە بەشی ڕاگەیاندن لە بەشی ڕێخستن تا دوا پلەکە گەیشتم بە مەکتەبی سیاسی ئەوەش لە ئەنجامی کە حیزبی سۆسیالیست تووشی پەرتەوازەیەک بوو پێشتر حەز دەکەم بەڕاستی لێرە ئیشارەتێک بەوە بدەم بەردەوام بوون لە خەبات بە نسبەت بنەماڵی شەهیدان پێم وایە ئەرچێکە و وەفایەکە بۆ خوێنی شەهید بەڵام بەداخەوە زۆر جار تۆ وەکو شەهیدەکە بە دڵسۆزانە خەباتەکەی خۆت دەکەیت دەرەنجام سیاسەتی حیزبەکە بەو شێوەیە ناڕوات بۆ نمونە حیزبی سۆسیالیست ئەو بزوت لە سەرەتای بزوتنەوە دروستبوونی بزوتنەوە بەو هێزە هاتە مەیدانەوە کە وەکو هێزێکی سێم خۆی تەرەح کرد بۆ ئەوەی شتێکی تازە لە ناو شۆڕشی کورد دروست بێ بەڕاستی کاریگەری خۆشی هەبوو لە کەسایەتەکانی کە تێیدا لە دەوری ئەو بزوتنەوەی کۆبوونەوە کۆمەڵێک سەرکردەی بەتوانە و کادیری بەتوانە و بەرچاوی ناو ساحەی کوردستان بوون جگە لە مەجای فکریەکە و لە مەجای پێشمەرگایەتیش دەیان قارەمانی تێدا هەڵکەوت بوو کە چۆچیان بە دوژمن دەلەرزان بەڵام بەداخەوە ئەو حیزبە لە سەرەتاوە کە دەستی پێکرد کۆمەڵێک کارەساتی توش بوو هەر لە سەرەتایی دروستبوونی بزوتنەوە لە ساڵی 1970 داستانی دەشتێ و کە یەکێکە لە گەورەترین داستانەکانی مێژووی شۆڕشی نوێ کە بە سەرکردایەتی شەهیدی نەمر سعدی گچکە کە بەڕاستی دوژمن چەندین دیراسەی لەسەر کرد کە چۆن توانرا ئەو داستانە داستانێکی گەورە بەڵێ زگە ئەوە دەتوانی بڵێ ئەو داستانە کە بە شەهیدبوونی ئەو کۆمەڵە پێشمەرگە ئەوە خاڵی یەکەم و کە بوو بە پشکاندنێک بۆ بزوتنەوە دواتر کارەساتی هەکاری بوو کە دەتوانی بڵێ لە ڕێژە هەرە زۆرەکەی لە پێشمەرگە و سەرکردەکانی ئەو کارەساتە کە تێیدا شەهید بوون بزوتنەوەی سۆسیالیست بوون ئەوەش بووە قۆناغێکی تر کە بزوتنەوە تووشی لاواز بوون بێ سەرڕایەوانە دواتر کە بوو بە حیزب و کۆمەڵێک منملانێ لە ناو ئەو سەرکردایەتی حیزبە دروست بوو هەر لە جیابوونەوەی ئەو کاتەی حیزبی زەحمەتکێشان کە باڵێک بوو لە ناو وەکو باڵێک لێی جیابەوە دواتر
ناکۆچی نێوان بەشێکی ناو سەرکردایەتی ئەو حزبە کە دەبواە بە ڕوحەتێکی وا درێژیان بە خەباتی ئەو شەهیدانە بدا بواە و ئەو بزوتنەوە بدا بواە دوور لەو ململانەیە کە بە تایبەت لە سەردەمی شاخدا مەبەست لە ناخۆکی ململانەی سەرکردایەتی مەبەست لە کێ بووین نەخۆیشان بە تایبەت لە بینی کام لە سەرکردەکانی بزوتنەوە بەڵە بەداخەوە خۆی ئەو ململانەیە ململانەیەکی فکری نەبوو زیاتر ململانەیەکی دەتوانی بڵێ شخصی بوو لە ناو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی دروست بوو کە هەرێکە بە بیر و ڕایەکی خۆی کاری بۆ ئەو حزبە دەکرد تەنانە دوای لێ هات لقەکانی حزب پابەند نەبوون بە سەرکردایەتی خۆیان لێرەدا دەمەوێت ڕۆڵی شەید ڕسوول مامەند زۆر بە بەرز بنرخێنم بەڕاستی کەسێکی بەوەفا بۆ هاوڕێیەکانی بەوەفا بۆ خوێنی شەهیدانی کە کەسێکی پاک زۆر هەوڵیدا بەڵام دواتر بەشێک لە سەرکردایەتی پشتیان تێکرد تا تەنانەت لە هەڵبژاردننی ساڵی 1992 کە سەرەتای ڕاپەڕین حزبی سۆسیالیست دەورێکی زۆر بەرچاوی هەبوو لە ڕاپەڕینی کوردستان بەڵام جێ ئومێدی ئەوە بوو کە لە پەرلەمانی کوردستان دەورێکی کاریگەری هەبێ بەڵام ئەوەشیان دیسان دووبارە لە نەتیجەی ئەوەی کە سیراعێک لە ناو سەرکردایەتی دروست بوو بەداخەوە کە تووشی لاواز بوون بوو کە ئەو کاتە بەڕێز خوا لێ خۆش بوو سکرتێری حزب کە کاگڕەسوول بوو کاگڕەسووڵیان بە هەڵە برد کە وایە چەندین دەنگ دێن و ئەژینات مەزاری تەحالوفات زۆر بوو بۆ ئەو کاتێ بۆ سۆسیالیست هۆی سەرەکیشی کە تێیدا شکستی هێنا کە دکتۆر مەحموود عوسمان خۆی هەڵبژارد بوو بۆ سەرۆکی هەرێم کە لە زۆر بۆنە و ڕێکلامەکانی ئینتیخابات هیچ ئاسەوارێکی سۆسیالیستی پێوە دیار نەبوو ئیشارەتیشی بە خەباتی ئەو حزبە نەدەدا بۆیە وای لێ هات تەنانەت قەواعیدی ئەو حزبە و پێشمەرگەکانیش سار بوونەوە لەسەر ئەوەی دەنجی پێ بدەن زۆر باشە کاک برژوو ئەی لە پاش دواتر لە بەشداری سیاسی و درێژەدان بە ڕێبازی خانەوادەی شەهید کاردۆگەڵاڵی کێ لەوان لە دوای شەهید بوونی کاردۆگەڵاڵی درێژەی بە ڕێبازەکەی ئەو شەهیدەدا بەڵە خۆی لە سەرەتای دروستبوونی بزوتنەوە هاوشان لەگەڵ شەهید کاردۆگەڵاڵی کۆمەڵێک خەڵکی نزیکی لە برا و ئامۆزا و ئەوانە بەشدار بوون هەمویان لەو ڕێخستنە بەڵام دواتر بەهۆی بەشێک لەو مەسلەی جیرانەکەیان هەندێکیان سارد بوونەوە بەڵام بەشێکیان هەر بەردەوام بوون تا ڕاپەڕینەکە و تا دواتر کە حزبی سۆسیالیست دابەش بوو بەسەر هەردوو لایەنیەکێتی و پارتی لە ناو بنەماڵی شەهید کاردۆش کەسانیی بەرچاو هەبوون کە بەشداریان دەکرد و بەردەوام بوون لەسەر ڕێبازەکەی شەهید کاردۆگەڵاڵی باشە تۆ تا ئاستی مەکتەبی سیاسی لە نێو بزنەوەی سوسیالیسیا ڕۆشتیت لە نێو حیزبی سوسیالیستی ئەو کاتا ڕۆشتیت دواتر کرایتەوە زیر ئەمە چۆن بوو ئایا تۆ لەسەر میراتی خوێنی باوکت کرایتەوە زیر یاخۆت بۆ خۆت کەسێکی فعال و کارا و لێ هاتوو لە نێو ڕیزەکانی حیزبە بێگومان من شانازی دەکەم کە من کوڕی ئەو قارەمانە گەورەم ئەوە جێگەی شانازیە بۆ من ئەگەر لەسەر حسابی ئەویش بێ بەڵام پێم وایە کوڕانی شەهیدان و کچانی شەهیدانیش لە هەر تاچێکی ئەو کۆمەڵە بەدەرنین پێم وایە زۆر کات ئەوان بە حەماسەتر بۆ درێژەدان بە ڕێبازەکەی بەردەوام بوون لە خوان لە کۆمەڵێک شت مەحروم کردووە کە بۆی بتوانن ناو خوێنی ئەو شەهیدە بپارێزن منیش هەر کەسێک وەکو ئەو تاشێکی ئەو ملەتە بەردەوام بوومە لە ڕێخستن بەردەوام بوومە لە کاری حزبایەتی بەردەوام بوومە لە مەجای دراسەکەم بەردەوام بوومە توانیومە هەر ئەرکشێکم پێ بسپێرن وەکو هەر کەسێکی ئاسایی بە دڵسۆزانە جێبەجێکەم و زیاتریش کە بۆ ڕاگررتنی ناوی شەهیدی باوکم زیاتر بە دڵسۆزانە تریش کارەکە ئەنجام بدەم من ئەمێ ئەو پرسیارە بکەم تۆ لە درێژایی ئەو 4 ساڵی وەزارەت کە پۆستێکی بڕیاردەر و ئیداری و حکومیە توانیت بە ئەخلاقیاتی علی هەژارەوە بە هەمان دڵسۆزی و کورتپەروەریەوە بە هەمان ڕۆزگەی و پاکێتیەوە ئەو 4 ساڵی وەزارەتە بەڕێ بکەی
بە دڵنیایەوە دەڵێن بەڵام ئەو کەسانی لە وەزارەت کاریان لەگەڵم کردووە هەر هەمووی ماون ئەوان دەتوانن ئەو شایەتیە بدەن هەرچەندە من ئەو سەردەمەی کە لە وەزارەت بووم حکوومەت لاواز بوو بێ ئیمکانیت بوو من توانیومە بە پێی ئەو ئەرکەی پێم سپێردراوە بەو شێوازە بە دڵسۆزانە کارەکانی خۆم جێبەجێ بکەم کەمە بەستمەوەی دەڵم حکوومەت لاواز بووە ینی نەمتوانیوە جێی دەستم دیار بێت لە پرۆژەی گەورە وەکو ئێستا نەبوو وەزارەتەکان کە فعالن ئیمکانێتیان هەیە توانی بیان هەر وەزارەتێک پرۆژەی گەورە جێبەجێ بکات دەتوانی بڵێن ئەو کاتەی من وەزیر بووم تەنیا ناوێکی سیاسی بوو بۆ بەرامبەر بە دوژمن کە حکوومەتێک هەیە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەجینا ئەو کاتە جاری وا هەبوو بە مانگ بە دوو مانگ موچەی فەرمانبەر و هەموو دوا دەکەوت بەڵام ئەو خەڵکە هەمووی بە حەماسەتێکەوە لە پێناو کوردستان درێژیان بە فەرمانەکانی خۆیاندا و کاریان کردووە و هەمیشە دەتوانم بڵم هەموو ئەو فەرمانبەرانەی ئەو کاتای کە توانیویانە درێژە بەو فەرمانی ئیداری خۆیان بدەن جێگەی ڕێز و ستایشن وەکو هەموو پێشمەرگەیەک ئەوەش خەباتێک بۆ کردویانە بەڵام لەو کاتەیە دەنگۆی ئەوە بڵاو بۆ کە تۆ پەیوەندیت بە مخابراتەوە هەیە پەیوەندیت بە ڕژێمی بەعسەوە هەیە حقیقەتی ئەم دەنگۆیە تاکوێ بوو بەڵێ ئەمە دواتر بوو بەڵێ دوای پۆستی وەزارەتەکان بوو بەڵێ لەسەر و بەندی ئەخیری کۆتایی بوو وەکو لە حەڵقەی پێشوو باسم کرد بەڕاستی بەیانێکیان هێرشی کوڕی شەهید سعدی گچکە تەلەفۆنێکی بۆ کردم گوتی ئاگاداری چی لەسەر بڵاو کراوەتەوە ئەوەل جار کە پێی وتم بڕوام نەکرد تۆ بە هیچ منطقێک من علی هەژار بەدەست ئەو ڕژێمەوە لە سێدارە درابێ و گۆڕەکەشی ون کرابێ کوڕەکەی علی هەژار بچێ پەیوەندی بە دەستگایەکی وا بکە لە پێناو چی ئەمە بوو بە سەدمەیەک بۆ من بەڕاستی دواتر بیرم کردەوە ئەوەش یەک لە شتەکانە کە ساردم بکاتەوە بەردەوام نەبم هەڵسام داوام لە هەردوو سەرۆک کرد سەرۆک کۆمار و سەرۆکی هەرێم کە لیژنەیەکی لێکۆڵینەوە دروست بکرێ بە پەلا لەو فایلانە بکۆڕێتەوە ئامادەم من یەکێکم لەوانە ئەگەر بچووکترین شتم لەسەر ئیسپات بوو لە کام گۆڕەپان هەیە بمسوتێنم بۆ نمونەیە کە کەس خیانەت نەکات لەبەرەوە بەداخەوە ئەو مەلەفەش خوێندرا من لە ڕۆژنامەی هاوڵاتی ئەو کاتە چەندین جار ئەو چاوپێکەوتن و ئەو ڕوونکردنەوانمدا بەڵام بە هەند وەرنەگیرا و ناچار ڕووم لە شێوازی یاساییەکەی کردووە چاوەڕوانم ئەویش بزانم دەگاتە شوێ زۆر باشە کاک برزوتۆ لە ئەڵلقەکانی ڕابردوو لە تەوەرەکانی پێشووی قسەکردمان لەسەر ڕۆڵی هەردوو شەهیدان کاردۆگەڵاوی و علی هەژار ئاماژت بۆ کرد کە شەهید علی هەژار لە ساڵی 1956 پەیوەندی کات بە پارتی دیموکرات و شۆڕشی ئەیلولی ئەو کاتەوە لە سەرەتای هەفتاکانی شەوە شەهید کاردۆگەڵاڵیش ئەچێتنێ و هەمان ڕیزەوە ئایا کەس لە خانەوادەی ئەوان درێژە پێدەری ئەو ڕێبازە بوون لەسەر لە نێو شۆڕشی ئەیلول و دواتر نێو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان یاخود لە نێو بەرەی ڕەوتی سوسیالیستی درێژیان بە ڕێبازەکەی ئەواندا تا نسکۆ دەتوانین بڵێن نەکرد ئەو دوو بنەماڵە بەس لە دوای نسکۆ لە دوای شەهید بوونی ئەوان و درێژەی بەڵێ هەبوو کەسەوە وەکو باسم کرد بیرڕای ئازادی هەبوو پێی وابوو لەناو ئەو ڕێکخراوە کار بکە زیاتر لەگەڵ بیر و بۆچوونی ئەو دەگونجێت تێیدا بووە بەو لە ناو سۆسیالیستیش هەبووە وەکوتم کەسی بەرچاویان هەبووە تەنانەت تا گەیشتە پلەی سەرکردایەتیش لە ناو سۆسیالیست وەکو کاک بەرۆز گەڵاڵی دواتر شێوازی خەباتەکەی گواستەوە بۆ ناو یەکێتی نیشتیمانی ئێستا پێم وایە نوێنەری یەکێتیە لە ئەنکەرە هەبوو خەڵکی تریش لە مەجالەکانی ڕاگەیاندن لە مەجالەکانی تر کە خۆیان بە قوتابی شەهید کاردۆگەڵاڵی دەزانی بەو ڕوحێتەوە لە ئۆرگانەکانی حزبی سۆسیالیست کاریان دەکرد جگە لە هاوڕێەکانی تری کە کادری بەرچاو بوون کە پێشتر لە ڕێخستن لەگەڵیدا بوون باشە تۆ لە وێزگەیەک لە وێزگەکانە ئیدی ئەوەستیت و لە نێو ڕۆتی سوسیالیستی نامێنی و واز لە کاری حیزبیێنی هۆکاری ئەمە چی بوو بۆچی وازت هێنا
تامان چەندین هۆکاری هەیە بەڵام لە هۆکاری سەرەکیەکەی ئەوەیە کە هەست بکەم ئەو مەجالە تەنگ بۆتەوە بۆ من بتوانم درێژە بە خەباتی شەید عەلی هەژار بدەم ویا جگە لەوەش بتوانم ئەو بیر و باوەڕێی خۆم هەمە لە کاری حیزبایەتی بتوانم جێبەجێ بکەم بەو شێوازەی کە من دەمەوێت بە شێوازێکی ڕاست وە ئەوان بۆ شێوەیە بڕۆم لەبەرەوە نەمتوانی درێژە بۆ کارە بدەم. هەستت کرد ئەم ڕێبازی کە ئێستا هەیە ئەم پارت و ڕێکخراوە سیاسی کە ئێستا هەیە ئەوە نییە کە کاتی خۆی عەلی هەژار کاری تیا کردو هەوڵی بۆیاوە جیاوازیەک هەبوو نێوان ئەو دوو قۆناغە سیاسی و ئەو دوو بارودۆخە سیاسیا بووی تۆ نەتوانی درێژە بە ڕێبازەکەی باوکت بێت و وازت لە سۆسیالیستێنە خۆی قۆناغەکان جیاوازی هەیە جگە لە قۆناغەکان کە مەبەستم لە ئەخلاقاتی سیاسی حزبەکەش ئێستا بە دڵنیاییەوە جیاوازی هەیە بەڵام لە هەمان کاتدا من هەمیشە هاوکاری ئەو حزبە بووم بەڵام نەمتوانیوە کاری سیاسی تێدا بکەم ئیتر لە مەودووە و هەستم کردووە کە ئیتر زۆر کات هەیە تۆ هەست دەکەی کۆمەڵێک یەک دەگرێ ڕێز بۆ ڕابردوو خوێنی شەهیدان و ڕابردوو پیرۆزی ئەو بزوتنەوەیە دانانێ ناتوانانی درێژە بە خەبات بدەیت. لە ساڵی چەند تۆ وازت هێناوەتر بۆ دوجار لە حیزباتی دەرەوە من تا دوا کۆنگرەشیان بۆکو بەشداریم کرد بەڵام وەکو کاری حیزبایەتی نەکردووە لە دوا کۆنگرە کۆمەڵێک پێشتریش وازمان هێنا و پێش ئەو کۆنگرەیە بەڵام کۆمەڵێک لە خانەوادەی شەهیدان کۆبووینەوە کە بتوانین ئەو حزبە ئەگەر لە سەر ڕێگەی خۆی لاچوە هەوڵ بدەین لەو کۆنگرەیە بیهێنینەوە سەر خەتی خۆی درێژە بە پێدەری خوێنی ئەو شەهیدان هاوکارەکانت چێ بوون لەو کۆمەڵێک بوون لە نێوانیاندا کۆمەڵێک لە کادیرە بە تواناکان کە لە دەرەوە هاتبوونەوە لەوانە شێرزادی شەهید قادر مستەفا کە بەیەکەوە لەوانە خۆمان هەڵبژار بەڵام دواتر وەکو وتم ئیتر وەکو هەموو ئەو ڕێکخراوە سیاسیەکانی تری کوردستان لە ناو کۆنگرە کۆمەڵێکیان گرت و ئیتر ئەوەی ئێمەیان بە میوان زانی و خۆیان بە خاوەن ماڵزانی دەمەش تەمەنا دەکەین بتوانن ئەوان لە خەباتیان بەردەوا من ئێمە دەتوانین لە خارجی ئەوەش بێ هەمیشە هەر بەردەوامین وەکو ئەو بەرنامەی ئێستا بەڕێزت لەو کەناڵە ئامادەکراوە ئەمەش بەشێکە لەوەی کە بەردەوام دەبم لەسەر خەباتی ئەو شەهیدانە. باشە کەواتە خانەوادەی شەهید کاردۆ گەڵاڵی ئەوانیش دواتر لە حیزب هاتنە دەرەوە یاخود تا ئێستاش بەردەوامی هەیە لە کاری سیاسی نازانم لە کەسی دیار ماوە کەوت خەڵکی دیار پێم وانە کەسی تێدا بێت لە خانەوەی سیدە ساڵی حوسیش وە بزانم هەر کەسی تیانە. زۆر باشە کاک بروز من پێم باشە بچینە سەر تەوەریشی گرنگی تری دیدار و گفتوگۆکەمان ئەویش ئەوەیە ئایا ڕۆڵی هاوڕێیان و هاوخەبات و هاوڕێش ڕژگەڕەکانی شەهیدان عەلی هەژار و کاردۆ گەڵاڵی لە پاش شەهید بوون و گۆڕونکردنیان و لە سێدارەدانیان چی بوو ئایا تا چەند توانیان وەڵامدارەوەی تەواوی ئەو خەبات و بەرخودان و گیانفیدایی ئەو شەهیدانە بن ئەو شەهیدە سەرکردانە بن کە لە ئاستێکی باڵایە وەکو دامەزرێنەر وەکو بەشدار لە شۆڕشی ئەیلول و لە شۆڕشی نوێشا ئەخلاقیاتی سیاسی کورد ئەقلی سەرکردایەتی سیاسی کورد چەند توانی مامەڵەیەشی ئەکتیڤ و تەندروست لەگەڵ بەرز نرخاندنی ڕۆڵی ئەو شەهیدانەیە بکات لە پاش شەهید بوونیان. بەڵێ بێگومان لە هاوڕێ و هاوخەباتەکانی کە هەردوو شەهید زۆرن کە لە ژیانیشان ماون بەشێکیان شەهید بوون بەداخەوە خۆی وەکو نەریتێک دروست بووە لە خەباتی شۆڕشی کورد ئەگەر من لە حزبەکە نەمام لە حزبێکی تر بووم هەست دەکەم ئەگەر باسی شەهیدەکەی هاوڕێشم بکەم زەرمەند دەبم بۆیە باسی ناکەم زۆر لە هاوڕێکانی وام بینی بەداخەوە بێگومان ئەو خەڵکانی کە خۆیان شەهید کردووە هەرێکە لە ناو ڕێکخراوێکی سیاسی کاری کردووە بەڵام ئامانج و ئەهدافەکانی بۆ ڕزگارکردنی کوردستان بووە پێویست دەکات تۆ شەهیدەکەش لەسەر ئەو حسابە جیا بکەیتەوە بەداخەوە دەڵێم لە
تەنانەت لە هاوڕێیەکانی هەردوو شەهید کە لە سەرکردایەتی حیزبەکەش بوون زۆر کات ئەو ڕۆڵە بەرچاوی ئەوانیان بەو شێوەیە بە بەرز نەدەخات. من زۆر کات پێشتریش هەر ئیشارەتم بە خوالی خۆش بوو ڕسوڵ مامەندا بەڕاستی کەسێکی بەوەفا بوو بۆ بنەماڵی شەهیدان بەداخەوە لە ژیاندا نەما لە ناو ڕێکخرا و حزب بە پارتەکە سیاسیەکانی تریش هاوڕێیان هەبوو کە منە بینەیە یەکێک لە خانەوادەی شەید کاردۆ دەبینە لای من وەسفێکی باشی دەکا بەڵام نەمبینی کە ئەو باڵا دەستە لە حزبێکی باڵا دەستە بتوانێ ئەو دوو شەهیدە قارەمانە کە بە شێوازێک شەهید کران و گۆڕیان ون کرا کە بتوانێت دەورێک ببینێ زادە بە ناوی خەڵکی سەیر و سەمەرە کراوە قوتابخانە بە ناوی خەڵکی سەیر و سەمەرە کراوە لە کوردستان تەنانەت دەورێک لەوە ببینێ لە زیاتی ئەوەی کە گۆڕیان نییە ئەو دوو شەهیدا شوێنێکی شیا و بە ناوی ئەوانە بکرێت ئەو دەورەیان نەبینی سەرڕای ئەوە حەز دەکەم ئەوانە هەردووچیان پارێزەر بوون جگە لە خەباتی سیاسی جگە لەوەی ئەدیب بوون و سەر بوون لە عەلی بەتایبەت شەید عەلی هەژار لە مامۆستایان لە ئەندامی دەستەی دامەزرێنی یەکێتی مامۆستایان بوو نەمبینی لە قوتابخانەیەک بە ناوی ئەوان بکرێ ئەوانیش هەڵوێستیان هەبێ تەنانەت ماوەیەک پێش ئێستا کە یەکەم جار لە مێژووی ژووری پارێزەرانی دادگای هەولێر ئەوە ڕوویداوە کە دوو پارێزەر لەناو ئەو ژوورە بگیرێن لە سێدارە بدرێن گۆڕیان ون بکرێ هەڵوێستیان هەبێ هەڵوێستێکیان نوان چەند کەسێک کە جێگای ڕێزن کە من نایان ناسم ئەو هەڵوێستیانوان کە هۆڵی پارێزەران بە ناوی ئەو دوو شەهیدە بکرێ و وێنەیان لەوێ هەڵواسترێ کە لەو ژوورە گیراون لەو ژوورە بردرانەوە دەرەوە وەکو شەهیدی پارێزەر بەڵام بۆ یەک ڕۆژ بوو ڕسمەکانیان داگرت گوتیان ئەمە کارێکی حیزبایەتیە کە مالعلم ئەوانەوە دەتوانی بڵێ حیزبەکەشیان نەماوە بۆ کوردستان خۆیان بە شەهیدکردنداوە ئەی ئەو جادە و کۆڵان و قوتابخانانێک کە بە ناوی شەهیدەکانی تکرا ئەوانیش بەرز لەبەرەوەی کە سەر بە حیزبێکە و حیزبەکە ماوە دەسەڵاتی هەیە بەداخەوە باشە کاک تۆ باسی کاری حیزبیەکەی ئەگەر بە ئیمتیاز و کاری حیزبیش بێ ئەمان دەبێ بە هەموو شێوەیەک پاداشتی معنەوی و مادی بکرێن تۆ ئاماژت بۆ کرد کە لە 56 عەلی هەژار چێتە ناو شۆڕشی ئەیلول و ڕێزەکانی پارتیەوە لە هەفتاوە کاردوگەڵاڵی ئەچێت ئەی هەڵوێستی برادرانی پارتی دیموکراتی کوردستان لە دوای شەهید بوونی ئەم دوو شەهیدی سەرکردەیەکی بوو بەڵام دوای ئەم ناوەبڕە وەڵامی پرسیارەکەم بەرەوە بەڕێزان پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوام بین